ئەمڕۆ پێنجشەمە لە ئۆڵی بەڕێوەبەراتی گشتی وەرزشی هەرێمی کوردستان لە شارێولێر بە سەرپەرشتی نووسینگەی سەرۆکی حکوومەت هێرێم وەڕۆکشۆپی ڕێخستنەوەی سێکتەری وەرزش لە هەرێمی کوردستان سازکرا بە ئامادەبوونی یاریان سەلاحەدین بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لەوان بە بەشداریکردنی بەختیار فەرێق ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت لە بواری وەرزش و سەردار ئیسماعیل بەڕێوەبەری گشتی وەرزشی هەرێمی کوردستان و مامۆستانی زانکۆکانی سەلاحەدین و دۆک و کۆمەڵێک پسپۆڕ و ئەکادمی وەرزشی کار لە سەر دوو تەوەرکراوانیش یەخستنەوەی دامەزراوە وەرزشیەکان لە چوارچێوەی یاسا و پلاندانان بۆ پەرەپێدانی وەرزشی. لە کۆتایی وەرکشۆپەکەشدا کۆمەڵێک پێشنیاز بە کۆی دەنگ پەسەند کرا پاشان لایەن نووسینگەی سەرۆکی حکوومەت تاوتوێ دەکرێت و بڕیاریان لەسەر دەدرێت. بیرۆکەی یەخستنەوەی دامەزراوە وەرزشیەکان لە چوارچێوەی یاسا لە هەرێمی کوردستان بێگومان لەوەوە دروست بوو کە ئێمە بەداخەوە لە ڕووی دارایی و ئیداریەوە کۆمەڵێک کێشەی گەورەمان هەیە لە بەڕێوەبردننی وەرزش یاخود لە سێکتەری وەرزش. ئەوە سەرچاوی بیرۆکەکە بوو ئەو وەرکشۆپە بۆ ئەوە کرا بۆ ئەوەی ئێمە بگەینە چارەسەرێکی بنبڕکراو بۆ ئەوەی ئەم کێشانە حەڵکەین. ڕاستە کێشە تا کارکردن نەبێ هەر کێشە بەردەوام دەبێ، بەڵام ئێمە بۆ نهێشتنی ئەو کێشانەی کە لە ڕووی ئیداری و مالیەوە هەیە بێگومان تەوەری وەرکشۆپەکە دوو تەوەرمانە و یەکەمیان یەخستنەوەی دامەزراوە وەرزشیەکانی هەرێمی کوردستان لە ڕووی یاسا، دووەمیان پلانی پەرەپێدانی وەرزش. بۆ با بڵێن چارەسەرکردنی ئەو بابەتە لەبەرەوەی ئێمە پەرلەمانی کوردستان ئێستا ئەکتیڤ نییە تاکو و با بڵێن هەڵبژاردن دەکرێتەوە بە کۆی با بڵێن ڕای بەشداربووانی وەرکشۆپەکە باشترین چارەسەر بۆ ئەو کێشەی کە لە سێکتەری وەرزش هەیە دامەزرانی دەستەیەکی باڵای وەرزشە لە هەرێمی کوردستان. بەڵام بێگومانەوە ئەو کارەی کە ئێمە کردومانە لە وەرکشۆپەکە تەنها پێشنیارە بەرزی دەکەینەوە بۆ نووسینگەی تایبەتی سەرۆکی حکوومەت، دوای کاری لەسەر دەکرێتن. هەلێکی ئانیش هەیە ئێستا کاتی کە دەتوانین ئیشی لەسەر بکەین و پەرەی پێ بدرێ و ڕێکیش بخرێتەوە زۆر بە ئاسانی یەکخستنی سەرچاوە داراییەکانی دامەزراوە وەرزشیەکانە کەەوە کارێکی ئاسانە، دەتوانرێت بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران سەرچاوە داراییەکان یەک بخرێ بە مەبەستی ئەوەی یەکێتی وەرزشیەکانیش کە سەر بە لیزنەی ئۆلۆمپی کوردستانن ئەکتیڤ بکرێنەوە و پەرە بە سێکتەری وەرزش بدرێ. چونکە بەداخەوە ئێمە هەرچەندە لیژنەی ئۆلۆمپی کوردستانمان هەیە، واقعی حالێکە هەیە نکۆڵی لەبوونی ناکرێ، بەڵام لە ڕووی با بڵین هاوکاریەوە یاخود پاڵپشتی مادیەوە لەوانەیە وەکو پێویست پاڵپشتیان نەکرێ یاخود پێشووتر بڕەپارەیەکی زۆر سەرف کراوە لەوانەیە بەڕێکی سەرف نەکرابێ. ئێمە بۆ با بڵین ڕێخستنی ئەو بابەتە و چارەسەرکردنی بە کۆی با بڵێن دەنجی بەشداربووانی وەرکشۆپەکە وا بە باش زانراوە کە سەرچاوە داراییەکان هەموو لەلایەنێکی یاخود لە دامەزراوەیەکی حکومی باوەڕ پێکراو کۆ بکرێتەوە کە ئیش بەڕێوەبەراتی گشتی وەرزشە پارەکە بە شێوەی سولفەسەر بکرێت و تەسوی بۆ بکرێ بۆ ئەوەی هەم یەکێتی وەرزشیەکان چالاک بکرێن، هەم یانەکانیش بە شێوەیەکی باشتر کاری خۆیان بکەن، چونکە ئەو با بڵین هەم یانەکان و هەم یەکێتیەکان یەکێتی وەرزشیەکان لە ڕووی چالاکی هونەریەوە بە یەکەوە بەسراون، چونکە با بڵێن دەستەی گشتی یەکێتی وەرزشیەکان بێگومانیانەکانە.